سەرۆکایەتی بەڕێسەرە کەریمی کوردستان بۆ سلێمانی و بۆ بارگای مەکتەبی سیاسی حەزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان لە نەتیجەی ئەو کۆبوونەوانە بوو کە پێشتر کرابوو، ئەو کۆبوونەوانەی پێشوو کە کرابوو بۆ گەڕان بە دوای میکانیزمێکە بۆ هەموو هێزە سیاسیەکان پێکەوە بتوانن میکانیزمێدانێ بۆ کۆبوونەوەی هەموو هێزە سیاسیەکان یەک هەڵوێستی سیاسی یەکخستنی ڕێخستنی ماڵی کوردستانی ئەوە یەکێ بووە مەسەلەی دەستوری لە هەنێمی کوردستانە و چارەسەری گیر و گرفتەکانی ناوخۆش کە کورد بتوانێت یەک هەڵوێست و یەک بۆچوونی هەبێت لەسەر مۆزوع سیاسیەکان لە عێراق و لە مەنتەقەکە. چەند باسکران لەسەر هێرش و باڵێن شەڕانەی کە ئێستا دەستناو خەڵکی هەرێمی کوردستانن بە تایبەت هێرشانەی دوایی تورکیا تا چەند لە کۆبوونەوەکەی باسان لەمە کرد وە گرنگی یەکڕێزی ناوماڵی کوردستان چۆن باس کرد بۆ دۆخی ئێستا خۆی باسی هەموو مۆزوعەکان کرا بەڵام بەردی بناغی هەموو سەرکەوتنەکان بۆ کورد یەکڕێزی ماڵی خەڵکی کوردستان و کوردستانیەکانە و ڕەنگە چارەسەری مەسەلەی کێشەی هەڵبژاردنەکان ئەو هەڵبژاردنەیش و دا هەڵبژاردنی هیچ کرێت چارەسەری کێشەی عێراق ناکات. بەرنامە سیستەمی بەڕێوەبردن لە عێراقا ئەتوانێت چارەسەری کێشەکان بکات. ئەلبەتە دوای ئەو سەردانانە ڕەنگە دوای ئەوانە قەراری ئەوە بدرێت کە کۆبوونەوەی سیاسیەکان بکرێت. پرۆژەی دەستوور نێرەلایەتی بۆ دانرێت، نێرەلایەتی هەموو حیزبەکان دانرێت بۆ پرۆژەی دەستوور و دەستوور خۆی پرۆژەکەی هەیە زۆریشی قەرای لەسەر دراوە ڕەنگە هەندێک خاڵی کەمی ماوەتەوە ئەوی ڕەنگە نوێنەری هەموو لایەنە سیاسیەکان تێدا لیژنەیەک پێکێنرێت بۆ پرسی دەستوور و وەرگرتنی ڕای لایەنە سیاسیەکان ئەوە کێ بێت بەتاکی دیتە دوای ئەمە ئەوە دەستی پێ کردووە خۆی ئەو کۆبوونەوەی پێشووی هێزە سیاسیەکان لەگەڵ سەرۆکی هەرێم و هاتنی سەرۆکایەتی هەرێم ئەو سەردانە بۆ ئەو ناوچەیە ئەمانە هەمووی پەیوەندی بۆ هەیە کە میکانیزمی کارکردنی مەسلەی دەستوور دەست پێەکە. سەرکردە سیاسیەکان کۆبنەوەی لوتکەی سیاسی ئەکرێت بڕیار لەو بارەیەوە درراوە. باسی ئەوە نەکرا بەڵام بە تاکید ئەوە خۆی هەنگاوەکان بۆ ئەوەیە کە هەموو جوودەکان یەک بخرێت جوودی هەموو هێزە سیاسیەکان یەک بخرێت و ماڵی کوردستانی هەمووی ڕێک بخرێت و بتوانین یەک هەڵوێستی سیاسی لەسەر هەموو مەسلەکانت.